لەسەر پرسی نەوت و شەفافێت لە داهاتەکان و پشکی لایەنەکان لە داهاتی نەوتی کوردستان میوانداری بەڕێز ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستانمان کردووە. ئامۆستا زۆر بەخێر بێ. یەکەم پرسیار دەمەوێت لە بەڕاستی بکەم چێ سێکتەری نەوت لە هەرێمی کوردستان بەڕێوە دەبا؟ بەناوی خی گەورە و میهرەبان. زۆر سپاس. تەبەن زۆر ڕوونە لە هەرێمی کوردستان دەسەڵاتی سیاسی لە ماوەی 20 ساڵی ڕابردوو کە ئێمە ئەزمموی ناوخۆی حکومڕانیمان هەیە تەواوی داهاتەکانی هەرێمی کوردستان لە بەردەستی دوو هێزی سیاسی بوون کە ڕوونە ئەوان دەسەڵاتی سیاسیان لە هەرێمی کوردستان بەدەستە و ڕەنگە ڕێژەکە جیاواز بێت لە بینی ئەوانشدا، بەڵام ئەوەی کە سێکتەری نەوت و تەواوی داهاتەکانی هەرێمی کوردستانی لە بەردەستە بە ڕوونی دیارە ئەوانن کە دەسەڵاتی سیاسیان لە هەرێمی کوردستان بەدەستەوە. زۆر باشە مامۆستا، دەسەڵاتی سیاسی چۆن مامەڵەیان لەگەڵ ئەم پرسە کردووە بە تایبەت لە قۆستنەوەی داهاتی نەوت لەگەڵ پارتەکانی تر بۆ بەرژەوەندی خۆیان؟ خۆی زۆر ڕوونە تەبان چۆن مامەڵە لەگەڵ ئەو پرسە و پرسە کراوە کە ڕەنگە داهاتەکانی هەرێمی کوردستان بەگشتی و لە ناویشیدا داهاتی نەوت ئەوەی کە مامەڵی پێکراوە ئەوەیە کە ئەم داهاتانە و بە احتیکار کراون بە تەواوی لەلایەن دەسەڵاتی سیاسی و لە هەرێمی کوردستان و لە بەرژەوەندی حزب بەکارهێنراون و لە بەرژەوەندی و بۆ مەرامی حزبی بەبەردەوامی بەکارهێنراون و ئەو سێکتەرانە کە سێکتەری نەوت و باقی داهاتەکانی تری هەرێمی کوردستانیشە بەو پەڕی ناشەفافێت مامەڵی لەگەڵ کراوە و بە هیچ شێوەیەک تەبان بڕ و قەبارەی ئەو داهاتی لە هەرێمی کوردستان هەیە هیچ کاتێ نەک بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بگرە بۆ پەرلەمانتارانیش لە ناوهۆڵی پەرلەمان ڕوون نەبووە و ئەم سێکتەرە ئەو داهاتانە تەواو ناڕوون بوون، تەواو ناشەفاف بوون و خۆتەزانی تەمەنەوەی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ڕوئەدا ئەگەر بەشێکی پەیوەست بێ بە دابەزینی نرخی نەوتەوە کە لە ماوەی ساڵی ڕابردوودا نرخی نەوتیش بەرز بووە بەڵام بەداخەوە یعنی هیچ سوودی نەبوو بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەر بەشێکی پەیوەست بێ بەوەی کە بودجەی هەرێمی کوردستان لە عێراق بردراوە بەشە گەورەکەی پەیوەستە بەو گەندەڵیە قوڵەی لە گەندەڵیە داراییە گەورەی لە هەرێمی کوردستان هەیە و گەندەڵی کە هەموو جونگەکانی حکومڕانێتی گرتوتەوە لە هەرێمی کوردستان بە جۆرێک کە دەسەڵاتی سیاسی یەک ناوێ دوو خۆی ئیرادەی نییە سێ خۆشی دەستەوەستانە لە ئاستی ئەوەی کە دەستکا بە چاکسازیەکی ڕیشەیی و هەر کاتێ دەستکا بۆ چاکسازی ڕیشەیە بە تەکید ینی پێش هەموو یعنی ئەو دەستەڵاتەی کە لەسەر ئەو گەندەڵی و نابەرامبەری لە هەرێمی کوردستان هەیە دایمەزراندووە زەرەری گەورە بەرخۆیەکەوێت. زۆر باشە مامۆستا، هەستەکرێ خواستێک هەیە جگە لە دەسەڵاتی سیاسی هەرێم لایەنەکانی تری شەوانەی کە دەگوترێ پەیوەندیان بە سێکتەری نەوتەوە نییە بلکێنرێن بە گەندەڵی نەوتەوە، ئەمە لە پێناوی چیدا و چی قازەندەم بابەتە دەکات؟ من ینی بەر لەوەی تەوەن باس لەوە بکەین کە قسە لەسەرەوە کرێ لایەنەکانی کە مەسەرەن چەند پەیوەستن بم ئینانەوە سوودمەند بوون لە داهاتەکانی هەرێمی کوردستان یا با بڵێن ڕوونتر بڵین دەستیان لە گەندەڵی هەیەەوە بەشێکن لەو قەیرانە قوڵە دارایی کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە و ئەوانیش سەرچاوی ئەو قەیرانە نابەتاکید ینی من پێم وایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هوشیار ئێمە کۆمەڵی ئیسلامی لە قۆناغی ئۆپۆزیسیۆن بوون و لە قۆناغی پێش ئۆپۆزیسیۆن بوون و لە قۆناغی بەشداریکردنیشمان لە حکوومەتە بن کە فراوانەی کە هەیە هەمیشە هەیە کۆمەڵی ئیسلامی لەسەر ئاستی چووە کەڵوێستی سیاسی خۆی وەکو کۆمەڵی ئیسلامی چ لەسەر ئاستی پەرلەمانتارەکانی چ لەسەر ئاستی وەزیرەکانیشی لە حکوومەتدا و لەسەر ئاستی پەرلەمانتارانیشی لە بەغدا لەسەر ئاستی حکوومەتە خۆجەیەکان هێزێک بووە دەنگێکی بوێر بووە بە بەردەوامی و توێتی و خواستی کۆمەڵی ئیسلامی بووە کە شەفافیت لە سەرچاوەکانی داهاتدا هەبێ و داهاتی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی هاوڵاتیان سەر بکرێ یارمەتیم بدرێ و ئێمە ئێستاشی لەگەڵ بێت لەگەڵەوەی کەمەلەفی گەندەڵکاران لە هەرێمی کوردستان بخرێتە ڕوو و هێزێکین بێمنەتین دەوەی کە نەک بێمنەتین خوازیاری ئەوەین کە هەموو ئەوانەی کە پەیوەندیان بە گەندەڵی هەوەی بە جۆرە لە جۆرەکان هەموو ئەوانەی تێوەگلاون لە مەلەفەکانی گەندەڵی هەموو ئەوانەی قۆرخی دەسەڵاتی قۆرخی داهاتەکانی هەرێمی کوردستانیان کردووە و هێزێکین لەو پێناوەدا خەباتمان کردووە تا ئەمە بۆ ڕایگشتی ڕوون بێتەوە ڕەنگە هێزێکین ئێمە
گەورەتر لەو قەبارەی کە لە پەرلەمانی کوردستانمان هەمانە ڕۆڵمان بینی و لە هەڵدانەوەی ڕووپەڕی لاپەڕەکانی گەندەڵی لە هەرێمی کوردستان و پەردە هەڵماڵین لەسەر حەجمی ئەو گەندەڵانەی لە هەرێمی کوردستان هەبێت چ لەسەر ئاستی هەڵوێستی سیاسی وەکو کۆمەڵی ئیسلامی چ لەسەر ئاستی فراکسیۆن و پەرلەمانتارەکانیشی. یعنی کەواتە دەکرێت بپرسین لە هەرێمی کوردستان بەگشتی شەفافێت لە کۆی داهاتەکان بەگشتی هەیە یان نییە؟ لە هەرێمی کوردستان شەفافیت نییە، هیچ شەفافێتێک لەسەر چاوەکانی داهات نییە و ینی هەرێمی کوردستان خۆ سەرەتایترین هەنگاوی ئەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەرچاوەکانی داهاتیان بزانن و شێوەی خرجکردنی داهاتیشی بزانەوەی کە بودجەی ساڵانە هەبێت ئەم بودجێ بێ بۆ ڕای گشتی لە ڕێی پەرلەمانی کورد پەرلەمانەوە ڕوون بکرێتەوە. خۆی ئێستا ئەوە چەند ساڵە بودجە نیە لە هەرێمی کوردستان و لە ئێستادا کە پەرلەمان خۆیشی پەکخراوەنا لە هەرێمی کوردستان دەستەڵاتی ڕقا دەستەڵاتی چاودێری بۆیە پەکخراوە بەشێکی لەبەرەوەی کە لە بەرژەوەندی دەستەڵاتی سیاسی نەبوو لە هەرێمی کوردستان حقیقەت لە هەرێمی کوردستان بە تاکید شەفافیت نییە لە سەرچاوەکانی داهاتدا و دادگەری نییە لە تەوزیعکردنیدا و بە تاکید حەجمی گەورەی ئەو داهاتەی کە لە هەرێمی کوردستانێ لە بەرژەوەندی هاوڵاتیان خرج ناکرێ و بە دڵنیاییەوە ئەگەر ئەو داهاتە لە بەرژەوەندی هاوڵاتیان خرج بکرا بە بەشی گەورەی ئەو قەیرانەدارایی لە هەرێمی کوردستان هەیە چارەسەر ئەبوو و بە دڵنیایی شۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەر بیان زانایە حکوومەتەکەیان و دەستەڵاتی سیاسیان شەفافە لە مامەڵەکردن لەگەڵ داهاتەکان ئەو متمانیان نەبوو کە باری قورسی ئەو قۆناغە سیاسی لەگەڵ دەستەڵاتی سیاسی هەڵبگرن و بەو شێوە ناڕزایەتیان دەرنابڕی کە ئێستا ئێمە بە هەموو جۆرەکانە بینین کە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان ناڕزایی دەرەبڕن. کەواتە دەتەوێت پێم بڵێ کە ئەو قەیرانەدارایی ڕووی لە هەرێم کردووە تەنها بەرهەمەکەی نەبوونی شەفافێت و بوونی گەندەڵیە بەگشتی بەرهەمی نەبوونی حکومڕانیە کە سیستمێکی حکومڕانی تەندروستە کە لە خزمەتی هاوڵاتیان دەبێت ئەو سیستەمە حکومڕانی کە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بەشێکین لە ینی بگرە هێزێکی کاریگەری ئەو خەڵاتە سیاسین کە ئێمە ئەمانەوە سیستمێکی حکومڕانی هەبێ لە هەرێمی کوردستان کە ئەم سیستەمە حکومڕانی بۆ خەڵک بێ و لە خەڵکەوە بێ بۆ گەل بێ و لە گەلەوە بێ و لەسەر چاوەکانی داهاتیشیدا شەفاف بێ و لە خزمەت هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە دەست و دەستەڵاتێکی سیاسی لە هەرێمی کوردستانە بێ کە یاسا تێیدا ڕۆڵی خۆی ببینی و دامەزراوەکان سەروەری خۆیانیان هەبێ و لە هێزی پێشمەرگەوە بۆ هێزەکانی ئاساییش بۆ دادگاکان هەمومان دامەزراوانە دامەزراوە یاسایی و ئاسایی بن و ڕۆڵی خۆیان ببینن و لە سەروی هەمووشیان و پەرلەمانی کوردستان کە نوێنەراتی ڕاستە و خۆی گەلەکە ڕۆڵی خۆی ببینی ڕۆڵێکی ئەکتیڤ ببینەوە بتوانێت لێپرسینەوە لە وەزیرەکان بکات. ئەمە ینی بەشی گرنگی خەباتی سیاسی ئێمەیە و بەشی گەورەی و هەڵوێستە سیاسیانش کە کۆمەڵی ئیسلامی دەری بڕیەوە لە قۆناغەکانی ڕابردوودا بە خوێندنەوەی قۆناغەکان و بە سەرنجدان لە قۆناغەکانی ڕابردوو ئێمە خەباتی سیاسیمان و هەڵوێستی سیاسیمان لە پێناوی گەیشتن بووە بە سیستەمێکی حکومڕانی تەندروست کە لە بەرژەوەندی و خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان مامۆستا دەمەوێت بپرسم بەهۆی هەڵوێستە سیاسەکانی کۆمەڵی ئیسلامی و بەهۆی داکۆچیکردن لە مافی ڕەوای خەڵکی کوردستان کۆمەڵی ئیسلامی چ باجێشی داوە؟ خۆی حاڵەتی ئاسایی ئەوەیە لە هەر وڵاتێکی مەسن لە حاڵەتی ئاسایی ئەوەیە ئەبێت لە هیچ هێزێکی سیاسی ڕوبڕووی بازدان نەبێتەوە بە حاڵەتی ئاسایی ئەوەیە کاوێ هێزی سیاسی لە چوارچەوەی دامەزراوە یاسایی و ئاساییەکانی هەرێمی کورد وڵاتەکەی خۆیدا هەر هێزێکی سیاسی بتوانێت ئازادانە تعبیر لە هەڵوێستی سیاسی خۆی بکە و بتوانێت ڕۆڵی خۆی ببینێ بەو ئەندازەی کە نوێنەراتی گەلەکەی خۆیەکە و ئەندازەی کە گەل متمانەی پێکە بەداخۆ هەرێمی کوردستان وڵاتێکە بۆ پێی کە دەستەڵاتی سیاسی لە دەستی حزبێک یا دوو حزبداوە دوو حزب زۆر جار دەستیان بەسەر جونگە سیاسیەکانی هەرێمی کوردستان داگرتووە بە تاکید ئەو هێزانەی کە هەڵوێستی سیاسی ئەنوێنن بە جۆرێک کە لە بەرژەوەندی خواستەکانی ئەوان نەبێ یا لە پێناو بە ئاراستی بەرژەوەندیەکانی ئەوان نەبێ زۆر جار ئەو هێزانە تووشی مزایقەکردن بوونەوە تووشی ئەو بوونە کە فعلەن باجیاندا و سروش طبیعەتی ئەو بازانش لە هەرێمی کوردستان ئەوەیە کە ئەو فشارە داراییە کە ئەخرێتە سەر ئەو هێزانە و ئەو بریتە لە گرتنی ئەندامان بریتە لە دابڕینیان لە کۆمەڵی لەو ناوەندانەی کە هەیە ئێمەیەکێک لە گلەیەکانمان بە ئێستاش و لە ڕابردوشدا و بۆ ئێستاش ئەوە بۆ کە بەردەوام و هێزانە یعنی لە هەرێمی کوردستان هەموو ئەو پەیوەندیە دیبلۆماسیانەی کە هەم لە هەرێمی کوردستان لە مامەڵەکردن لەگەڵ وڵاتانی ناوچەکە و وڵاتانی دەرەوە بەردەوامی خۆتەزانی هێزە یا دوو هێز تەمسیلیان و نەرایەتی گەلی کوردیان کردووە کە ئەمەش نەتیجەکەی بووە بە بەردەوامی بە درێژایی
دوای قۆناغی مەسەڵەن ڕوخانی ڕژێمی پێشوو و هاتنەکای حکوومەتێکی فیدرالی لە عێراق تەنها هێزێک یا دوو هێز نوێنەرایەتی کوردیان کردووە لە بەغدا و ئەوان بەشداربوونەوە مفاوەزاتانە وەک هەندێک جارە گەرویستی بێتیان بە شێوەیەکی شکلی هەندێک لەو هێزە سیاسیانیان بەشداری پێوە کردووە بۆی تەنها وێنە یا دیکۆرێکی سیاسی بێ بۆ بەشداریکردنی ئەوان بە تاکید ئەمانە بەشی گەورەی ئەوە بوون کە باجی مەواقیفەکانن و کۆمەڵجیان لە هێزەکانی کە ئێمە لە قۆناغەکانی ڕابردوو ڕەنگە ئێستا پێویست نەبێ بیڵین لە قۆناغەکانی ڕابردوودا ئێمە تۆمەت بۆ ئەندامانمان دروست کراوە و بە بەردەوامی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی مزایقە کراونەمانە هەموو ئەو باجانە بوونە کە بەرەنجامی هەڵوێستەکان بوون بەرەنجامی ئەو بۆ کە کۆمەڵ ئازادانە و ئازانە تعبیری لە ڕای سیاسی خۆی کردووە بنەماشی بۆ ئەمە تەنها ئەوە بووە کە بەرەنجامی ئەو قەناعەت و تێڕوانینانەی خۆی بۆ کە هەیەی و پێی وەکو هێزێکی ئیسلامی کۆمەڵ خاوەنی ویژدانێکی زیندوو بووە نەیتوانی وەلانی کەم ئەگەر بە دەنگێک بتوانێت بەرگری لە مافی خەڵکی مافخورا و کا بێدەنگ بێ و بنەمای و هەڵوێستانەوەکو باسم کرد تەنها بەرژۆندەکانی خەڵک و جەماوەر و میلەت بووە. زۆر باشە. ئەو بازدانەی کە کۆمەڵی ئیسلامی باجی داوە لە جەماوەری نزیک کردوتەوە یان دووری خستۆتەوە؟ نا بە تاکید ینی کۆمەڵ خۆ ڕۆژانە خۆمانێنی تێکەڵ بە خەڵک و جەماوەرین پەرلەمانتارەکانمان سەرکردە سیاسیەکانمان و وەزیرەکانمان کۆمەڵ هێزێکی نزیکە لە جەماوەر کۆمەڵ هێزێکە لە ناو لە قوڵایی جەماوەرەکەی خۆیدا بە تاکیدیش هەڵوێستەکانی کۆمەڵ ئێمە بەڕوونی ئەیبینین کە کۆمەڵی نزیک خستۆتەوە لە جەماوەر و کۆمەڵی بەتەواوی کردو بەو هێزەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشی گەورەی ینی وا ئەڕوانە کۆمەڵ کە هێزێکە ینی ئەوەش کە کۆمەڵ نەبێ ئەوش کە کۆمەڵی بەدڵ نەبێ ئەوش کە دەنگ بە کۆمەڵ نەدا ینی باوەڕی وایە کە کۆمەڵ هێزێکە هێزێکی ڕاستگۆیە هێزێکە ئازانە ئەتوانێت تعبیر لە بیر و ڕای خۆی بکە و خەڵک بە ڕۆشنی ئەبینی کە کۆمەڵ لەبەری خەڵک و جەماوەر و میلەتە. زۆر باشە. کۆبوونەوەی بینە سەر باسی کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کە خەڵک یەکێک لەو شتانەی کە لە ئێستادا لە ڕابردوو دەشکێ بڵێن ئێستاش هیوایەکی پێماوە کە بنچینەی بنەمای هیواکانی لەسەر یان هیواکانی لەسەر بنیات نابوو بە کوێ گەیشتووە؟ یعنی بەداخەوە تەبان منەبێ بڵێم دوامین پەیامی بارزانی هێزە سیاسیەکانی جارێکیکە کۆ کردەوە ئومێدێکی دروست کرد کە گفتوگۆی جدی دەست پێ بکە و ئەم گفتوگویانە ببن ینی ئەکرا ببن بە ئەساسێک بۆی متمانە بگەڕێتەوە ناو هێز و لایەنە سیاسیەکان و بە جدی هەنگاوبەرە و چارەسەری کێشەکان بدرێ ئەوەی کە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا تەمەن لێرە و لێ ئەگوزەرێەوە لە دەستگاکانی ڕاگەاندن ئێمای بیستین و ئیزانین هەمومان ئەوەیە کە هەنگاوێک کەیە بەرە و هەنگاونان بەرەوە ئیتفاقی دوو قۆڵی جارێکیکە و وەلانانی پەیامی دوهەمین پەیامی بارزانی کە بۆ پارتی دیموکراتی کوردستان ئەساسەن پەیامی بارزانی بکە بە بنەماوە لەسەر ئەوە هەنگاو بنێ ئەمە ڕێژەیەک لە خەڵکی بێ ئومێد کردووە ئەو پێی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەزمونێکی باشیان لەگەڵ مێژووی حکومڕانی دوو هێزی سیاسی و ئەو دابشکاری کە لە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بوو لە قۆناغەکانی ڕابردووە ڕەنگە بەشێ لەو گرفتە گەورانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان بەرەنجامی ئەو قۆناغی حکومڕانی بنیانی بەڕوونی ئەمە جارێکی خەڵکی بێ ئومێد کردو و ڕەنگە بەشێ لە هێزە سیاسیەکانیشی بێ ئومێد کرده بێ و ئێمە دڵنیاشین تەبەن ئەمە کێشەکانی هەرێمی کوردستان چارەسەر ئەکا و نە هەنگاونانیشە لەسەر ڕێگایەکی صحیح و تەندروست هەنگاونان لەسەر ڕێگای صحیح و تەندروست ئەوەیە ئەو هێزە سەرچانەی لە هەرێمی کوردستان متمانەی خەڵکیان وەرگرتووە و دوهەمین جار بەشدار بوون لەم حکوومەتە بن کە فراوانەکە بڕایمە پێنج حیزبەکەنم پێنج حیزبا بێ لەسەر مێزی گفتوگۆ کۆ ببنەوە ئەوانە بێت کێشەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکەن و ئەوە بکرێتە بنەمای گفتوگۆکان و ینی بە ئاڕاستەی هەر سێ سەرۆکایەتێکەش چارەسەری کێشەکان بە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بە ڕووکردنە حکوومەتی هەرێمی کوردستان و چارەسەرکردنی گرفتەکانی بە جۆرێک کەم حکوومەتە لە ئاستی ئەم قۆناغە و خواستی خەڵک و میلەت بێ و هەنگاوی یەکەمیشی بۆ چارەسەری قەیرانی دارایی و بژێویژانی خەڵک بێ و پاشانیش چارەسەری کێشەی یاسایی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەمە ڕێگای تەندروستە و ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بەڕوونی لە هەموو گفتوگۆکان و لە هەموو دیدار و دیمان و مواقفەکانی خۆماندا ئەوەمان وتو ئەمە پێ صحیحە و ئەمە ئەکرێ بکرێتە بنەمای چارەسەری کێشەکان هەر هەنگاوێکی کە خۆدزینەوەیە لە چارەسەری ڕاستەقینە و کات بە فیرۆدانە و هەوڵدانە بۆی کە سەرنجی خەڵک لەسەر کێشە بنەڕەتیەکانی هەرێمی کوردستان وەلاوە بندرێت. مامۆستا دەمەوێت دوا پرسیار بکەم ڕێککەوتنامەی دووقۆڵی یەکێتی و پارتی تا چەند ڕاستەوە بارودۆخی هەرێمی کوردستان بەکوێ دەگەێنێ؟
من ئەوە چەند ڕاستە بێ لەوان بەپرسرێ بەڕاستیانی و ئایا خۆیان قەناعەتیان بەوە هەیە جارێککە بگەڕێنەوە سەر ڕێکەوتنامەی دوو قۆڵی ئەوە بێوان وەڵامی بدەنەوە بەڵام ئێمە ڕابردوومان هەیە و لە ڕابردوودا ئەزمموی ڕابردوومان هەیە لەگەڵ حکومڕانی یاش ئەو شەراکەتەی کە بە 50 لە هەرێمی کوردستان بووە و لە ئێستاشدا دۆخی هەرێمی کوردستان و واقعی سیاسی هەرێمی کوردستان و ناوچەکە و دووربەریش ئەوە ناخوازێت کە یعنی دەستەڵاتی سیاسی قۆرغ بکرێ لەلایەن هێزێک یا دوو هێزەوە نابێ بەرەنجامی دەنگدانی خەڵک و متمانەی خەڵک بکرێتە بنەمای ڕێکەوتنامەی سیاسی و هەر ڕێکەوتنامەیەکی سیاسیش ئەوێ بەرژەوەندەکانی خەڵک و هاوڵاتیان سنتەری بێ و بێ لە پێناوی بەرژەوەندەکانی خەڵک بێ ئەمە چارەسەری بنەڕەتی کێشەکانی هەرێمی کوردستانەکات. زۆر سواز بۆ بەڕێز ڕێبوار حەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان. سواز.